بابەتێکێ بەڕاستی بە کورتی ئاماژە پێ دەکەم کە لە ڕاگەیاندەکان ئەم ماوەیە زۆر ئاماژەی پێکراوە و کۆمەڵی تێدا زۆر بە ئامان گیراوە، هەر بە پوختی بەڕاستی بە کورتی ئاماژەش پێ دەکەم دەستمە سە بابەتەکانی کە ئەویش ئەوەیە ئەو بابەتەی بەڕێز کاک حاجی عەتا کە لە کۆنگرێژی ڕۆژنامەگەری داوروژاندی سەبارەت بە بەڕێز مەبەسە هەورامان کە ئەندامی فراکسیۆنی کۆمەڵ بووە، ئەوەی کە عەرزتان دەکەم ئەوە ڕای جەنابی مامۆستا عەلی باپیر و ڕای ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەریشە. 10 ساڵ پێش ئێستا زیاتریش کاک حاجی عەتا سکاڵایەکی هێناوەتە لای مەکتەبی سیاسی کۆمەڵ لەسەر مامۆستا هەورامان کە مامەڵەیەش هەم بەیەکەوە هەبووە. مەکتەبی سیاسی ئەو کاتە لیژنەیەکی بۆ پێکهێناوە و بە هەردووکانی واژوو کردووە ئەم لیژنەیە بە هەر ئەنجامێک بکە پێڕازین گوتیانە پێڕازین. لیژنەکە دوای ئەوەی کە شاهێدی بان کردووە خۆیانی بان کردووە ئەم بابەتەی یەکلایی کردوێتەوە کۆتایی پێهێناوە، بەڵام ئێستا ئەم بابەتە سەری هەڵداوەتەوە وەکو باسم کرد بەداخەوە بەشێکی زۆری تیرەکانیش ینی کۆمەڵی تێدا بە ئامان گیراوە. ئێمە ئەوە ڕای ئێمەیە لەم بابەتەدا کاک حاجی عەتا کە پێشتر ئەندامێکی کۆمەڵ بووە کەسێکی ئێمەیە، مامۆستا هەورامان کە ئەندامی فراکسیۆن بۆ ئێستا فراکسیۆن نەماوە، ینی مەبەستم فراکسیۆنی کۆمەڵ نەما بە دوای تەوابوونی خولی پێنجەم. بۆ ئێمە هەردوو لایەن وەکو یەکوان ئەم بابەتە ببرێتە هەر دادگایەکی هەرێمی کوردستان، ببرێتە لای لیژنەی باڵای فەتوای هەرێمی کوردستان، بە هەر شێوەیە یەکلایی کردەوە کۆمەڵی دادگەری پشتگیری دەکات و ئەگەر بکەوێتە لای مامۆستا هەورامان کە ئەندامێکی کۆمەڵە ئێمەش هاوکاری دەکەین کە بەڕاستی دەبێت ئەو حەقی بداتەوە ئەگەر کەوتە لای ئەو. بۆیە هەموو لا دڵنیا دەکەین و بەڕاستی ئەمە بە کۆتایی پێبێ و یەک تێبینیش عەرزی هەموو لایەکی بکەم. ئەم بابەتانە هەموو لامان ینی هەموو خەڵک مامەڵە دەکا و کڕین و فرۆشتن دەکا و دەکرێ هەڵە بێ و دەکرێ خوا نەخواستە فێڵ و ساختەیی بکرێ، بەس ئەوە بەڕاستی پەیوەندی بە نە حیزبەکەیەوە هەیە نە مەنهەجەکەیەوە هەیە. ئێمە کە کەسمان ئاگادار نەبین ئەگەر خوا نەخواستە هەڵەیە کرابێ گوناحی کۆمەڵ چییە؟ گوناحی سەرکردایەتی کۆمەڵ چییە؟ گوناحی کادریشی کۆمەڵ چییە؟ بەڕاستی ینی کە کاتێک ئەمە لێ بەری بین. دوو وەڵای ئەوانەی ئەو هاوڵاتی و برا و خوشکە بەڕێزانێک کە تەماشامان کرد و کۆمنت دەنووسن بەشی زۆری تەبەن ڕەزمەن بیلغەیب ینی زۆر شتیان گوتووە زۆر شت دەڵێن کاکە سەبر بگرن با یەکلا بێتەوە تەبان ئەسڵ ئەگە باسی 25 دەفتەر دەکرێت بەخوا ئەگەر نەڵێن ینی ئەمە ئەوە شتەکان پێ نەکرد شەرت بێ من حازرم خانی خۆم بفرۆشم 25 دەفتەرەکەی بدەینەوە، بەس قەزێکی ئەوە نییە ینی خۆ کاکە هەر کەس هات ئیدعایەکی کرد و گوتی کاکە من 5 دەفتەرم لای ئەمە مەستا عومەرێ لای بەدری خانێ دەبێ لەبەر ڕای گشتە من بێم کابرای تۆمەتبار کەم نابێ ڕوون بێتەوە. مامۆستا هەورامانش دێتەوە لەم ڕۆژانە لە سەفەری حەجە ئەویش سکاڵای خۆی هەیە وە کۆنگرە ڕۆژنامەگەریش دەکاتەوە شتیش ڕوون دەکاتەوە بامە پێمانە بەڕاستی بە سەبر دەگرین بە هەر باریشدا یەکلایی بۆ شەرت بێ کۆمەڵ لە مامۆستا عەلی باپیرەوە بگرەوە دڵنیا بن ئێمە پشتگیری حەق دەکەین.